ئەو گوندەی لە پشمنەوەیە گوندی خرەبەردانە کە ئێستا ماوەی چەند کاژێرێکە لەلایەن سوپای عێراقیەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە کە چەکدارانی داعشی تێدا بوون. هێشتا شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی داعش و سوپای عێراقی لە نێو گوندەکە ماوە کە چەند چەکدارێکی داعش لە نێو خانەکان خۆیان عشارداوە، بەڵام بە تەواوی گوندەکە کۆنتڕۆڵ کراوەتەوە کەوتۆتە ژێر دەستی سوپای عێراقی. ئێستا جگە لەم گوندە سوپای عێراقی دانەوێ هەر بەم ئاراستەیەوە بسوڕێنەوە بۆ گوندی مەهانە کە وەکو خۆیان دەڵێن وەکو فەرماندەکانی سەربازی نێو سوپای عێراقی دەڵێن گوندێکی استراتیژیە بۆ لێرەدا مەترسی داعش بۆ سەر مەخموریش کەم دەبێتەوە. سوپای عێراقی دوای 5 کاژێر لە شەڕ و پێکدادان لەگەڵ داعش توانی دوو گوند کۆنتڕۆڵ بکات، ئەوانیش گوندەکانی خرەبەردان و خەتاب بوون. ئەو گوندانە ماوەی 2 ساڵ بوو لە ژێر کۆنتڕۆڵی داعشدا بوون. ئەوڕۆ هێرشەکەیوان دەست پێشخەر و لە ئیما ئەوە ئینتیحاریان ڕەوان کرد، ساری ئینتیحاریان ڕەوان کرد. یەکەم جار لە خەربەردان ساری ئینتیحاریان نومە ڕەوان کرد، بەس بەدەست و بازووی ئەو قارەمانانە نایهێش بگاتێ بە چەکی ئارپێچی لیان دەتەقاندیانەوە یەک بریندار سەربازێکمان بریندار بوو. لەو شەڕە داعش چەند خۆکوژ و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی لە نزیک سەنگەرەکانی سوپای عێراقی تەقاندەوە. بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی گوندە عەرەبنشینەکان سوپای عێراق چەند ڕۆژێک لەمەوبەر پلانی بۆ دانابوو. ئۆپراسیۆنەش بە هەنگاوی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دادەنرێت. دیار لە گوندەکان قوتەچی وایە وەکو پێویست قوتیان نمایە، زۆر بێهێزن، هێز ئەو هێزیان نمایە کە پێشتر داخلی ئەو گوندانە بوونە. ئینشاءڵڵا بەنا بەخوا بە ئاسانی شاری مووسڵ ئازاد دەکەین. لە ماوەی 2 ڕۆژی شەڕدا سوپای عێراق تاکو ئێستا 4 گوندی لە باشووری ڕۆژئاوای مەخمور کۆنتڕۆڵ کردووە، بەڵام لە باکووری ڕۆژئاوای مەخمور هیچ گوندێکی کۆنتڕۆڵ نەکردووە. فەرماندەکانی پێشمەرگەش پێیان وایە ئۆپراسیۆنەکە بە هێواشی دەڕوات. تا ئێستا ئەوان چارێکێکی منتیقی خۆشیان نەگرتیا، ئەن بە حساب دەبی دەبایە ئەوڕۆ سبەی بەخوای بڕوان ئەکەم سبەش بگەن هەدەفی خۆیان بە تەواوەتی کاوی بۆیان دانرا کۆنتڕۆڵ بکەن. پلانی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی گوندە عەرەبنشینەکان بۆ ماوەی 3 ڕۆژە. بەپێی پلانەکەش دەبێت نزیکەی 13 گوند لە باکوور و باشووری ڕۆژئاوای مەخمور کۆنتڕۆڵ بکرێتەوە، بەڵام تەنها 24 کاژێر لە بەردەم سوپای عێراقی ماوە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندانە، کەچی هێشتا پلانەکە بە تەواوی جێبەجێ نەکراوە. فەرهاد دۆڵەمەری، ڕوودا و باشووری ڕۆژئاوای مەخمور.